پێغەمبەر فەرمی صلى الله عليه وسلم لە دوای مردن ئەوەی کە ئیسفادی لە دەکەی کۆمەڵی کردەوەیە منداڵی صالحت هەبێ دوعای خێر بۆ بکە یەکێ لەوانە ئەوە کەوا لە هەمووی گەورەترە کە منداڵ وەختی صالح دەبێت لە شریعەتی خوا شارەزا بێت لە ئیسلام شارەزا بێت ئەو دینی خۆی گەورە میهرەبان بەرقەرار بکات نورێکە بۆ خۆت ئەمڕۆڵێت دوعات بۆ دەکا ئەو علمی کە بڵاوی دەکاتەوە تۆ خەرجی تێ دەکەی مەسروفی دەکەی هانی دەدەیت بۆ تۆ خێر دەگات شەنێ لە دوای تۆ بژێ ئەو منداڵت کە تۆ مردووش وا بزانە خۆ لە حیاتە ماویت ئەی گەنجی بەڕێز ئەو هێز و توانایی کەوا هەتا ئەمڕۆ سەرفیکە خۆت سەرقاڵکە بە فێربوونی علمی شەرعی بۆ ئەوەی خودای گەورە بەختەوەری دنیا و قیامەتت کە بۆیە داواکارم لە خوای گەورە بۆ خاتر ناوە جوانەکانی و صفاتە بەرزەکانی بەکارمان بێنێت بۆ دینەکەی بۆیە ئێمە لێرەوە داوا لە قوتابیانی علمەکەین لە هەر شوێنەکەن لە هەر جێگایەکەن بتوانن سوود لەم مەدرسەیە لەم حوجرەیە ببینن و ڕووبکەنە ئەم حوجرە و باقی حوجرەکانی تر بۆ ئەوەی کە شانبەشانی پەیمانگا و زانکۆکانی تر مەدرسەکانی تر کە تایە فێری علم دەبن لێرەشەوە فێری علم بن.